بەڕێزان پرۆگرامی بەیانی کورسات نیوز بەردەوامە ئەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەی ئەمڕۆم باس لە گرنگی یەکریزی نیشتیمانی ئەکەین بۆ ئەومە بەستام بەڕێز ئارام عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ لە لامان میوانە کاک ئارام بەخێر بێت. کاک ئارام بەخێراتی بەخێر بێت. زۆر سپاس بۆتەم. کاک ئارام سەرەتا بگەڕێنەوە بە تێڕوانینی تۆ بۆ ڕابردوو ئەو پرسانی کە پەیوەست بوون بە کورد یەکریزی یەکدەنگی تا چەند کاریگەری هەبوو لەسەری. بنای خۆی بەخشندۆ میهرەبان بەڕاستی یەکریزی لە هەموو سەردەمێکا پێویستە. یعنی شتێک نییە ئەمڕۆ پێویست بێ بەیانی پێویست نەبێ بە تایبەتی بۆ میلەتێکی وەکو کورد کە دوژمنی زۆر زۆرە بەردەوام لە مێژوودا گەلە کۆمەی لەسەر کراوە مێژوەکەی شێوێنراوە خۆی قەتل و عام کراوە ئەنفال کراوە بە هەموو جۆرێک هەوڵی لە ناوبردنی دراوە بۆیە هیچ میلەتێک لە دنیادا وەکو کورد پێویستی بە یەکریزی نییە. یەکریزی کارێکی زۆر ضرورە بۆ کورد یعنی دەتوانین بڵێن بەبێ یەکریزی کورد ناتوانێت لەم جیهانەدا لەسەری گۆی ئەم زەمینە بمێنێتەوە وەکو میلەتێک وەکو ئینسان وەکو کۆمەڵگا. بۆیە بەڵام بەڕاستی یەکریزی کۆمەڵێک بنەمای هەیە کە پێویستە لەسەری هەموو لایەک ڕێک بکەن. ینی ئەمە ئەوە نییە بڵێن بەتەنیا ئەمڕۆکە لە دوای هەڵبژاردنەکان لە عێراقدا باسی یەکریزی کورد دەکرێت بۆ ئەوەی مافە دەستوریەکان یان مافە نیشتیمانی و نەتەویەکانی کورد بەدەست بێ بەڵکو وەکو گوتم زەرورەتێکی تاریخی زەرورەتێکی قۆناغی ئەمڕۆشە و پێشتری سەروا بووە چونکە ئەمڕۆ دنیا بەگشتی بە گۆڕانکاریەکی زۆر گەورەدا تێپەڕ دەبێ ناوچەکەمان بە گۆڕانکاری زۆر گەورە بەخۆ دەبینن. ئێمە ئەو مەترسیانەی کە لەسەر ئێمەدا هەبووە بە تەنها لە عێراق نەبووە بەڵکو کۆی سیستەمی جیهانی یان کۆی سیستەمی هەرێمایەتی و ئیقلیمی بە جۆرێکدا ڕێژراوە کە هەرگیز یعنی هیچ کاتێک لە بەرژەوەندی کورددا نەبووە. بۆیە هەمویان پێکەوە گەیشتونەتە ئاستی مۆرکردنی ڕێکەوتنامەی زۆر گەورە لە هەمان کاتدا کە لە کۆمەی زۆر گەورە بۆ سەر میلەتەکەمان مێژوو ڕابردووشمان ئیسپاتی ئەمەیە. جابا ئەو بنەمایانەیە کە یەکریزی پێویستە لەسەر بکرێت چۆنە لەبەرەوە یەکەم بەڕاستی جیهان بڵین بە گۆڕانکاری زۆر گەورەدا پێتەپەر دەبێ لە قۆناغێکی زۆر چارە و سازدا دەژی سیرکەن ئێستا کە ئەگەر بێ سەیری سروشت بکەین سروشت بەخۆی ئەم ساڵی ڕابردووش لافاوێکی زۆر بوو بوو مەلەرزەیەکی زۆر بوو گۆڕانکاری کەش و هەوای زۆر گەورە هەیە. ئەمە بەڕای من بە جۆرێک لە جۆرەکان من بە مەترسی نازانم بۆ سەرزەمین و بۆ سەرگۆی زەوی بەڵکو من وای بۆ دەچم کە سەرزەمین یان جیهان یان زەمین خۆی بۆ قۆناغێکی زۆر تازە ئامادە دەکات خۆی بۆ قۆناغێکی نوێ ئامادە دەکات. جا ئەم قۆناغە نوێش چییە بێگومان لە سەدان ساڵی ڕابردوودا بە گەلێک هۆکار مرۆڤ لەسەر زەوی کارەساتێکی گەورەی خوڵقاندووە هەم لە ئیحتیباسی حراری بگرە لە ینی سروشتی تێکداوە بۆیە سروشت ئێستاکە خۆی چاک دەکاتەوە. بۆیە ئەمە وەکو چەند بڵین سەدان ساڵی ڕابردوو نییە بۆیەوە مەترسێکی زۆر گەورەیە بۆ سەر ئێمە. بەڕاستیش ئەگەر بێت و قوڵتری بکەینەوە مرۆڤایەتی ئەمڕۆکە لە قەیرانێکی ئایدۆلۆجی زۆر گەورەدا دەژی کێشەی زۆر گەورە هەیە بە تەنها لە کوردستان و عێراقدا نە بەڵکو لە سەرتەسەری دنیادا ئینسان کۆمەڵک کێشەی زۆر بنیەوی زۆر ستراکچەری زۆر گەورەی هەیە. کەوا بێت زەوی لەم گۆڕانکاریایە کۆمەڵگە لەم گۆڕانکاریە جیهان هەمووی لە گۆڕانکاریە پرسی یەکریزی بۆ کورد چەند لە ڕابردوو گرنگترە مادەم ئەم نە گۆڕانکاری هەیە. بەڵێ زۆر گرنگترە وەکو گوتم حیاتیە کورد ئەگەر بێت و گۆڕانکاری گەورە لە خۆیدانەکە دەسە بنمایەکی ئایدۆلۆژی استراتیجی جیۆپۆلۆتیکی بە خۆیدا نەچێتەوە لەسەر بنەمایەکی زۆر قوڵ زەحمەتە بتوانێت لە سەدەی 21ەمدا وەکو ئینسانێکی هاوچەرخ ژیان بکە بەڵکو دووبارە تووشی نەهامەتی زۆر گەورە دەبێتەوە. گەرچی ئێمە لە 30 ساڵی کۆتاییدا ڕەنگە تۆزێک بڵین لە دوای ڕاپەڕینەوە لە کەشوهەوایەکی نیمچە ئازاریدا دەژین ئەوانە بەڵام بەڕاستی هەر میلەتە و هەوڵ دەدا لەو گۆڕانکاریانە زەرەری پێنەگەیەنێ
لە ژێر خۆردا وەکو دەڵێ پێگەیەکی خۆی هەبێ ئێمە کورد زۆر پێویستمان بۆ پێگەیە ئەمڕۆکە لە جیهاندا جا بنەمایەکان زۆر گرنگە کە کورد لەسەری ئەوە بکەن کاتێک ئەمە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نەبێ ینی شتێکی استراتیجیە وەکو گوتم لەسەر بنەمایەکی فکری لەسەر بنەمایەکی دیراستێکی جیۆپۆلیتیکی زۆر گرنگ بۆ خۆمان و بۆ مێژووی خۆمان اینجا دەتوانین بگەینە کۆمەڵێک بنەما ئەمانە بۆ ئێمە زۆر حیاتی کۆمەڵە بنەمایە ئەگەر بە وردی دەستنیشانی کێچێت من دەڵێم یەکەم بنەمای ئایدۆلۆژی زۆر گرنگە ئایدۆلۆژیا زۆر گرنگە چونکە بەبێ ئایدۆلۆژیا ئەگەر نەدبێ یان ناتوانانی بەردەوام بی ئەو ئایدۆلۆژیایە بەپێی استراتیجت بۆ دیاری دەکا دۆست و دوژمنت بۆ دیاری دەکا لەبەرچی ئێمە بەڕاستی مێژووی ئێمە زۆر شێمەندراوەکو لە سەرەتا باسمان کرد بۆیە ئێستا کە ئێمە وەکو میلەت لە حالەتێکی دەتوانین بڵێم لە ناو مێژوودا ون کراوین باشە یەشێ دەڵێ عەرەبن یەشێ دەڵێت تورکن یەشێ دەڵێت جنۆکەن یەشێ دەڵێ نازانم چین بەردەوام کوژرا و بڕاویشین و ئەمپال کراوین جا ئەم بوارە ئەم مەسەلە ئایدۆلۆژی جیۆپۆلیتیکانە زۆر گرنگە بۆ ئەوەی بەڕاستی ئێمە خۆمان بدۆزینەوە لە ناو مێژوودا ئێمە ون کراوین ینی بەڕاستی بۆچوونی جیاوازی هەڵە هەیە بەڵێ زۆر گرنگە کە ئێمە بگەینە ئاسی دەستنیشانکردنی ڕاستی خۆمان ینی کورتچەیە ئەزانی کاک ئارام لەگەڵەوەی کە بیر و بۆچوونی جیاوازیە بەڵام ئێستا خۆشبەختانە با بڵێن لەلایەن گیانەوە کوردان پیانراوە هەروە لە دەستوری عێراقیش لە چوارچێوەی دەستورا کورد خاوەن هەرێمی خۆیەتی زمانی خۆیەتی گیانی سیاسی خۆی هەیە ئەمانە پێگەیەکی بەهێزن بۆ کورد تەنها ئەوەی ماوەتەوە کورد بۆ بەدەزێنانی مافەکانی هەم لە ناو خۆ هەم لە بەغداد یەک ڕیز بن یەک دەنگ بن یەک هەڵبێز بن لەگەڵ کۆمەڵێک کێشەی با بڵێن ئابووری کە لە ناو خۆ لەگەڵ عێراقا هەیەتی کەواتە لەگەڵ هەبوونی ئەم کیانەی کورد هەم لە ناو جیهان و هەم لە ناو عێراقیشدا یەکریزیەکە تا چەندە ڕۆڵی خۆی دەگێڕێت زۆر گرنگە ئەزانەی وەکوتم گوتم ڕێگریزیەکە بۆ چەند شتێک نەبێت لە پەرلەمانی عێراق یان دەستوری عێراق یان بۆ قۆناغی داهاتوو بەڵکو شتێکی استراتیجی گرنگ بێ ینی پێویستە لایەنەکان بگەنە ئەم حقیقەتە گەرچی هەمووشی دەیزانی هەمووشی دانی پێدادنێ بەڵام هیچ کەسێک هەوڵێکی جدی ئەکادیمی بەرنامە بۆ داڕێژراوی پراکتیکی ڕۆژانە بە پلانکراوی بۆ نادا و سیاست لەسەر ئەم بنەمایان ناکات کاک ئارام پێت وانییە بەر لەوەی بەرامبەر بە پرسی کورد لە دەرەوە لەگەڵ وڵاتان لە عێراق یەکریزبی بەر لەوە لە ناوخۆ یەکریزی و یەکدەنگی گرنگە زۆر گرنگە بەڵام چۆن لەسەر چ بنەمایەک یەکریز دەبین چونکە لە ناوخۆ یەکریزی هەبێ ئەمە ڕنگدانەوەی ئەبێ بۆ بێگومانی تر بێگومان زۆر ڕاستە وەکو گوتم ئەم ریزیە ئەم یەکریزە دەبی ڕێگریزێک بی لەسەر بنەمایەکی فکری مەسەلەن تۆ ئەگەر بێت و خۆت ئامادە نەکەی ناتوانین لەسەر گۆی ئەم زەویە بمێنیەوە لەو گۆڕانکارانەی کە ڕوودەدا مەسەلەن ئەمڕۆ سەیری وەزەی عێراق بکەین عێراق بە قۆناغێکی زۆر هەسیاردا تێپەڕ دەبێ لە ینی ڕەنگە هەموو ئەو وەزعی ڕابردوو نەمێنێ لە عێراقدا یعنی هەم سونە هەم شیعە ئەو ئیستیفافە وەکو پێشوو ڕەنگە دروست نەبێتەوە گۆڕانکاریێکی زۆر گەورە هەیە لە نەخشەی هەڵبژاردندا نەنگەکاندا لە نەخشەی سیاسیدا لەبەر ئەوەشە بەتاوی عێراقەچێتە قۆناغێکی زۆر تازەوە جا ئەمە چی لە داهاتوودا چی شاراوە هەیە چی دەگوزارێت چی ئەوە گۆڕانکارێک دەبێ نازانین بەڵام بە دڵنیاییەوە زۆر چارە نووسازە بێ بۆ ئێمە اینجا ئەمە بڵێن ئەگەری ئەوە هەیە دەستور بگۆڕدرێ جارێکی دیکە بە بەرژەوەندی کوردە نەشکێتەوە ئەگەری ئەوە هەیە جارێکی دیکە بڵێن پەلامارێکی کورد بدرێتەوە ئەگەری ئەوە هەیە ئەگەر زۆرە ئەگەری ئەوە هەیە مەسەرەن عێراقدا بەش بکری ئەگەر زۆرە باشە کاک ئارام سیاسیەکانی کورد ببورێن دەسەڵاتدارانی کورد لەم بارودۆخەتی ئەگەن بێگومان بەڵام بە تێڕوانینی ئێوە چاودێرێکی سیاسی ئەمە چۆن هەنگاوی بۆ بندێت بۆی لەم بارودۆخە لەم گۆڕانکاری عێراقا کورد ون نەبێت مافەکانی ون نەبێت وەکو گوتم بێگومان دەبێت لەسەر کۆمەڵێمای استراتیجی بگەنەیەک ئەمە زۆر گرنگە بەتەنها بۆ عێراقنا بەتەنها بۆ پەرلەماننا بۆ داهاتوو بینکەم بە بەرنامە کاری پێ بکەن نەوەکو هەر دوای هەڵبژارنێک و جارێکی دیکە یەک ڕیزی لە دوای پێشتریش جارێکی دیکە یەک ڕیزی تەواو بوویان مەرحەلەیەکی دیکە دەهات جارێک کە بکەوینە کۆمەڵێک کێشەی دیکەی ناوەخۆ دروستکەین ئەم مەسەلانە پێویستە کۆتایی پێبێ یعنی وەکو میلەتێک لەو سەردەمەدا لە سەدەی 21ەمدا بۆ ئەوەی ئەم هەموو نەهامەتی و کوشتن و بڕین و قەتل و عام و نەبوون بە هیچە تێپەڕێنی دەبێ لەسەر ئەم بنەمایە کار بکەین بەڕاستی حزبی کوردی ڕەنگە بە دەرێک بەو مەسەلانە بکەن بەڵام بەجددی هەنگاویان بۆ نەناوە
بەجددی کاریان بۆ نەکردووە. بەڵێ کاگاران بازەوەکەی ئار وەکو تەواوی با بڵێن بیر و بۆچوونە سیاسیەکان وەروە جیهانیش یەک ریزی پرسێکی گرنگە بۆ کورد گرفتەکە لە کوادایەکەوە لە هەندێک یەکلایکردنەوەی بارودۆخی تایبەت بە کوریان لە هەندێک پرسی چارەنووسازی تایبەت بە کورد ڕەنگە یەکدەنگ نەبن یەک ریز و یەک هەڵوێز نەبن خۆی ئەم گرفتە لە کوادایە ئەگەر بگەڕێەوە بۆ مێژووی کوردیش بۆ شۆڕشەکانی کوردیش ئێمە استراتیجێکی تەواو دروستمان نەبووە لە ڕووی فکریدا کۆمەڵێک کەم و کورتی زۆر گەورەمان هەیە جا تۆ تاوەکو نەگەیە دەستنیشانکردنی پێگەی خۆت و شوێنی خۆت ناتوانانی پێگە و شوێنی بەرامبەرەکەت دەستنیشان بکەیت تاوەکو خۆت نەناسی ناتوانانی بەرامبەرەکەت بناسی وانە بەڕاستیەوە زۆر گرنگە لە هەموو بوارێکدا ئەمە گرنگە لە ئاسی تاکە کەسی گرنگە لە ئاسی میلەتێکی زۆر گرنگە بۆیە میلەتی کورد بەڕای من تاوەکو ئێستاکە خۆی ناناسی باشە حزبی کوردی شەوڵێکی جدی نەداوە بۆ ئەم کارە کورد لەمە دەرباز بکە بێگەینتە قۆناغێکی تازە بەڕای من لە داهاتوودا لەبەرچی حزبی کوردی ئەوەی نە کوردی قەتیسماوە لە چوارچێوەیەکدا کە هەر ئومێدی بەوەیە گۆڕانکاریەکان لە دەرەوە نەزانی وا بشکێتەوە لە بەرژەوەندی ئەودا بێ لە گزیەتر ویستوێتی بەخۆی ینی دەستکەوت بسنێتەوە نەوەکو خۆی هەوڵی بۆ بدا بە کورتەکەی کورد جگە لەسەر ئەساسی قووەتی ذاتی خۆی گۆڕانکاری گەورەی نەکردووە ئەو گۆڕانکارانەی کە لە عێراقیشدا بۆ ڕاستە ئێمە شۆڕشمان کردووە یان ناتوانین بڵێن شۆڕشمان کردووەمان هیچ کەلیمە ئەڵم ئەتوانین بژڵێن ینی کورد دەستکەوتی باشی هەبڵێ بڵێ لە 30 ساڵی ڕابردوودا گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی ئێمەدا بوون بەڵام ئایا دارێککە لە بەرژەوەندی ئێمەدا دەبن ئێمە بۆ چاوەڕوان بین بڵێن سەدام ڕۆخا ئێمە هاتین وانە ڕاپەڕین کرا بەڵام ئەگەر بێت و ئەمریکا سەدامی نەڕۆخان بە وەڵاهی مستحیل بۆ هەرێمی کوردستان دروست بێ باشە بەڵام ئایا ئەم جارە بەرەوە کوێ دە ڕۆژارێکی دیکە ئەمە پرسیارێکی زۆر جددیە کە پێویستە لەسەری بوەستین و مەترسیەکە بەتەنها لە عێراقدا نیە مەترسیەکە لە گۆڕانکاریەکی ئیقلیمی زۆر گەورەدایە ئێستا کە بۆ نمونە دەوڵەتانی دەوروبەرمان هەر یەکەی خۆی ئامادە دەکات دەزانی ناوچەکە بە گۆڕانکاری زۆر گەورەدا تێپەڕێ هەر یەکەی خۆی ئامادە دەکات بۆ ئەوەی کە لە تاکو ساڵی 2030 یان تا 2023 هەندێک بەرنامە هەیە کاتێک لۆزانتەوە دەوێت باسی لێ دەکرێت کۆمەڵێک دەستکەوت بەدەست بێنن بەڵام کورد ئەو بەرنامەیە نییە زانی کورد ئەو بەرنامەیە نییە پێویستە هەی بێ لەم قۆناغی ئێستا لەم بارودۆخی ئێستی عێراقا ئەگەر کورد یەک ڕیز نەبێ یەکدەنگ نەبێ لێکەوتە خراپەکان لەسەر کورد لەسەر مافەکانی کورچی ئەبن وەڵاهی زۆر زۆر سلبی دەبێ زۆر خراپیش دەبێ بەڵام من حەز دەکەم ئەوە بڵێم لێرەوە یعنی بۆ تاریخیش میڵێم کە مەترسی لەسەر کورد نەماوە باشە یعنی جارێکی دیکە هیچ هێزێک لە دنیادا ناتوانێت کورد بگەڕێنێتەوە بۆ ڕابردوو ڕەنگە لە هاتوودا لەو گۆڕانکاریە ئەنەی کە چاوەڕوان دەکرێت لە ناوچەکەدا ڕوو بدەن بە حکومی گۆڕینی تەوازوناتی هێز تۆزێک کورد زەرەر و زیان و کاتی پێ بگە بەڵام وەکو استراتیج لە داهاتوودا بێگومان کورد پێگەیەکی زۆر گرنگ و گەورەی دەبێ پێگەیەکی زۆر تاریخی دەبێ من هەموو جارگوتومە ئەکەن بۆ ئەوە کاک ئارام کۆمەڵێک شتی زۆر گرە ئەن لە ڕووی فاکتەری مێژووی و شارستانیەوە دەتوانین ئێمە ئەو شتە بڵێن سەدەی 21دا کورد وەکو سەدەی 20 نابێ بەڕای من کورد پێگەیەکی زۆر گرنگ و گەورەی دەبێ گۆڕانکاری زۆر گەورە دەبێ لە ڕابردوو هەروە بووە یعنی ئێمە سیرکەین ئەگەر سەیری قەتپاڵی شاخەکان بکەین ئەمڕۆکە بەدەیان ئاساری وا دەبینین کە باوکو باپیرانی ئێمە دروستیان کردووە ئیمپراتۆریات بوون وانە حکومی ئەو هەموو ناوچانیان کردووە کورد خاوەنی شارستانێکی کۆن و وانە زۆر گرنگە یعنی ئەمە لە سەردەمێک بووە مەسەرەن لە سرۆمەریەکاندا کورد خزمەتێکی زۆر گەورەی ئینسانەتی کردووە ئێمە نەتوانێتە نا ئەو قوڵایە ئەزانی نەتوانێت ناو قوڵایە من ئێستا خەریک هەندێک لە کوڕینەوەم لەو بوارەوە بۆ نمونە لە گلگامێشەوە دەستم پێ کردووە ڕەنگە هیچ علاقەی بە بەرنامەکەی ئێمەوە نەبێت بەڵام زۆر گرنگە ئێمە لەوێدا خۆمان دۆزینەوە ئەزانی ئەو مێژوودا خۆمان دۆزینەوە وڵاتێکە تۆ هەموو شتێکت هەیە هیچ کەمت نییە هیچی کەمت نییە ئاو زەوی بەپیت نەوت غازی دەوێ هەتا باشە بۆچی ئێمە نەمانتوانی هیچ لە 30 ساڵی ڕابردوودا بەرنامەیەکی پێویست نییە ڕۆژ بە ڕۆژ سیاست کراوە ئەمڕۆ ناسبەی بە پشتیوانی ئەمریکا بە پشتیوانی ئێران پشتیوانی تورکە پشتیوانی ئینگلیز پشتیوانی ئەوە ئەمەی لە دەرەچێت بۆیە کورد پێویستە لەسەر ئەساسی قووەتی ذاتی خۆی سیاست بکە میلەتەکەی خۆی ڕێک بخە ئەو میلەتە
لە کاتێکدا ڕوبەڕووی سەدامی دیکتاتۆر بۆ ئەو هەموو شەهیدە درا بە تایبەتی نیشتوانی کوردستان لەسەر دەمی ڕابردوودا جارێکی کە ئەو هێز و ئەو ئیمکانەتەی تایە دەزانی مەکتەبی جەنابی مام جەلال مەکتەبی ئەو خەتا کە بتوانێت جارێکی دیکە خۆی نێکاتەوە بە تایبەتی سلێمانی لەو ڕووە زۆر گرنگە تایبەتمەندی زۆر گرنگی هەیە کە چۆن بتوانێت لە قۆناغە تاریخیەکاندا خۆی پاراستووە قیادەی پێویستی بۆ قۆناغەکە دەرخستووە و ڕێخستنی گرنگی کردووە ئەمە زۆر زۆر مهمە بەڵام پێویستی بە کۆمەڵێک هەوڵ و کۆمەڵێک پشتیوانی هەیە بەڕاستی بەڵێ خۆشبەختانە کە ئێستا ژێکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵەکانی بەردەوامە بۆ نوێبوونەوە و یەکریزی لە با بڵێن حیزبەکەی خۆیان هەروەها یەکریزیش لەگەڵ لایەنەکانی دیکە ئەمێ من پرسیارە بکەم ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو هەتا ئەم ڕووداوانەی دواییش یەکریزی لە نێوان حیزبەکانە بۆ هەندێک پرس هەبووە یەکدەنگ بوون یەکریز بوون بەڵام دوای تێپەڕاندنی ئەو پرسە سیر ئەەکەی ئەم یەکریزی و یەکدەنگیە کاڵ بۆتەوانێ هۆکارەکەی بە بڕوای ئێوە وەک چاودێرێکی سیاسی بۆ ئەوە ناگەڕێتەوە کە کورد کاتێک کە بۆ پرسێک یەکریز ئەبێت یان با بڵێن بۆ پرسێکی کاتیە بۆ ماوەیەکی کاتی یەکریز ئەبن و مەودا و استراتیژێتێکی دووربین و دووریان نییە بۆ ئەم یەکریزیە ئەمە چۆن ئەبینی زۆر ڕاستە مەودا و استراتیژێتێکی دوورخایەنیان نییە دووربینیان نییە لەبەر ئەوەی یعنی لەسەر شتی ڕۆژانە کارەکەن یعنی ئێمە لەبیرمان نەکەێ بەرەی کوردستانی لە دوای ئەنفالەکان دروست بوو سەرورەت دروستی کرد مەترسیەکان هەڕەشەکان دروستیان کرد یعنی ئیلا دەبێ هەڕەشەمان لەسەر بێتاوەکو ئێمە یەکریز بین بۆچی پێشتر یەکریز نابین بۆ ئەوەی ئەو دەستکەوتە ئەو فرسەتانەی هەیە بقۆزینەوە بۆی لە دەستمان نەچێ بۆ ئەوەی ئەو پلان و معاملانەی کە لەسەرمان هەیە پوچەڵی بکەینەوە ئەمە بە یەکریزی دەکرێت بەڵام ئێمە کاتێک لە نەومەڵی خۆماندا دوژمنی یەک بین کە بەردەوام لە مێژوو داوا بووە چ پێویستمان بەوەی نییە دوژمنێک لە دەور و بەرمان یان لە بەغدایان لە شوێنی دیکە یان لە وڵاتێکی دیکە بێ لێکمان بکە ئێمە خۆمان بۆ خۆمان هیچمان نێژێتەوە بۆ یەکتری ئەمە زۆر گرنگە یعنی بنیە لەسەر ئەم بنەمایە سیاستکردن زۆر گرنگە بەڕاستیش بەداخەوە یعنی قیادەی کوردی ئەمڕۆ کافەلاغێکی زۆر گەورەی تێدایە لە دوای جەنابی مام جەلال ئەمە زۆر زۆر مهمە یعنی ئەو مام جەلال لەبەرەوەی یعنی کە سەیریم کرد مەسەلەن ساڵی لە کۆنگرەی سێمدا لە کۆنگرەی دووەمدا کۆنگرەی دووەم لە کۆنگرەی دووەمدا راپۆرتی سیاسی کۆنگرەی دووەمدا کە خوێنمەوە جەنابی مام جەلال دەڵێ لە ساڵی 91 بەس هەتەمان 91 بوو بەسلا لە هەولێر و سلێمانی دەڵێ لە 10 ساڵی داهاتوودا زۆربەی دیکتاتۆرەتەکانی ناوچەکە ئەڕۆن 10 ساڵی داهاتوو دەڵێ لە ساڵی 92 دەڵێ سەدام 2003 ڕۆیشت 10 ساڵ دوای ئەم قسەیە ڕۆیشت یعنی سیاستێکی کردووە 10 ساڵ پێشە خۆی بینیوە اینجا سیاسەتی کردووە خوێندنەوەی بۆ داهاتوومە زۆر گرنگە ئەوانەی ئێستاکە بەڕاستی خوێندنەوەیان بۆ ئێستاکە نیە فەراقێکی گەورە لە بواری قیادەدا هەیە لە بواری فکردا هەیە لە بواری ئەو نوێ بوونەوەیدا هەیە کە یەکێتی پێویستە بیکە ئەمەش پێویستی بەوەیەکە پێویستی بچیە ئەمڕۆکە کورد پێویستی بە تیۆریسیانە ینی و پێویستی بە مفەکرە پێویستی بە مناظرە یعنی کورد پێویستی بە تەحلیلی سیاسی نییە زیاتر لەو ڕوەوە بۆ نمونە ئێستاکە ڕووسەکان بە خۆیان بەرنامەی خۆیان هەبوو ئێمە چۆن ببینەوە سوپەر پاوەر لە دوای ساڵی 90دا هاتن مەسەن ئەلێکساندەر دۆگین تیۆریسیانێکی زۆر گەورەی ڕووسە مستشاری پۆتین و دوومایە جیۆپۆلیتیکی ڕووسایی دانا چۆن رووسیا هەستێتەوە ئەمڕۆکە رووسیا بۆتە هێزی گەورە ناوچەکەدا ئێمە پێویستمان بەوەیە ئەمە لە دەرەوەی زانکۆکان بەڕاستی چونکە هەموو هیچی بەتەواوەتی ئیشی خۆی ناکە بە من چی کۆمەڵێکشت هەیە ئەوەی کە بۆ گرنگە حیاتیە بۆ ئێمە ئەو مەسەلانەیە کە ئێستا کە ئێمە باسی لێوە دەکەین کاک ئارام ئێوە پێتان وانییە کە بابەتی یەکریزی یەکدەنگی پێویستە لە کۆمەلگاوە لە نێو تاکەکانەوە دروست بێت بۆ سەرەوە بۆ نێو حیزب سیاسیەکان بۆ نێو لایەنە جیاوازەکان یاخود ئەبێ لەسەرەوە شۆڕ بێتەوە بۆ خوارەوە هەردووکی ڕاستە بەڵام بەڕاستی ئەمڕۆکە بە حکومی ئەو ئەزمونەی 30 ساڵی ڕابردوو ئێستا جنابتان باسی کۆچی گەنجانتان دەکرد بە حکمی 30 ساڵی ڕابردوو ئەو ئەزمونە پڕکەم و کوڕیەی هەرێم وای کردووە کە باوەڕ بە حیزبی کوردی نەمێنێ خەڵک بڕوای زەعیف بووە بە حکوومەت باشە بە هەرێم بە حیزبەکان ئەجوینا بەڕاستی پێ بڵێم میلەت کێشەی نییە میلەت کێشەی نییە تاکی کورد قەت ناکەوێ باشە بەس تۆ تۆزێ خزمەتی بکە چەند شتێکی بۆ دابینکە
چەند شتێکی بچووکی بۆ دامی بکە مافە بنەڕەتەکانی بۆ دامی بکە ئەویش نانە ئاوە خزمەت گوزاریە ئازادیە ئەزانی ئەو چەند شێوە و ئێمە سۆمان هەیە بۆی دابی بکەین خەڵک هەمووی حەزەکە لە وڵاتی خۆی دابمێنێتەوە و هەمووشی حەزەکە لە وڵاتی دیفاع لە وڵاتی خۆیدا بکە. باش کاک ئارام کاتە ئێستا چی ئەبێتە ڕێگل لە نێوان یەکڕیزی کورد بەرژەوەندی لایەنەکان خۆیان یاخود دەرەوە وڵاتانی دەستی بەگشتی هەم گشت وڵاتانی دەرەوە هەم دەرک پێنەکردنی قیادەی کوردی هەمیشە وڵنەدان بۆ ئەمە هەموو شتێک بوار نەکردنەوە بۆ خەڵکانێک کە دەیانەوە ئەم کارە نەبکەن بەڕاستی زۆر گرنگە یعنی ئەمڕۆ هەموو شتێک پڕ بووە مەسەلەن زانکۆکان لە 30 ساڵی ڕابردوودا خەڵکانێکی تێدا هەیە بنەوەی نازانم چۆنە یعنی ئیشی خۆی ناکە مؤسساتی دیکەی دەوڵەت شوێنەکانی دیکەی حیزب هەمووی لەسەر بنەمای مەحسوبیەت و خزمایەتی و کۆمەڵێک شت داڕێژراوە ئەمە جوان لێ دەکا نەوەکو لەسەر بنەمای ئیمکانیاتی ئەو ئینسانە وایە ڕێگای بۆ دەکەینەوە بۆی کۆمەڵێک شت کار بکە بەڵام من دەڵێم بە دڵنیاییەوە داهاتوی کورد داهاتوێکی باشە بێ ئەو قسانەی من نەبێتە مایە ترستی لە زۆرە بابەتە ئایندەی کورد مەزمونە کورد پێگەیەکی زۆر گەورەی دەبێت لە عێراقی داهاتوودا لە ناوچەکەدا بەگشتی لە هەموو میلەتەکانی دیکە زیاتر کورد ئەمجارە دەستکەوتی گەورە بەدەستێنن سەکانت گەشت بێنن ئومێدەکەین کۆتا پرسیارم دەربارەی یەکڕێزی و پرسی کورد با بڵین لە بەغداد لە قۆناغێکی نوێن کە کورد ئەم جارە لە پەرلەمانی عێراق بتوانێت لە ڕێگەی ئەم یەکڕێزی و یەکدەنگیەوە بتوانێت مافەکانی خۆی بەدەستبێنێت جا بەدەستێنانی مافەکانی کورد لە پەرلەمانی بەغداد هەتا کورد یەکڕیز بێ لایەنە سیاسیەکان بتوانن لەسەر یەک بابەت کۆک بن ئەوە ڕوون و ئاشکرایە کە وەک لە ڕابردووشدا بینراوە کە مافەکانیان زیاتر بۆ کورد فەراهەمەکەن و بەدەستێنن وەکو چاودێرێکی سیاسی پێشبینی چۆن پێشبینی دەکەیت کە بۆ ئەم جارە لە پەرلەمانی عێراق کورد بتوانێت یەکڕیز بێت یەک هەڵوێست بێت هەروەک یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم جارە دروشمی هەڵبژاردنەکانی ینی پێکەوەی و یەکڕیزی و یەک هەڵوێستی بوو چۆن خوێندنەوە بۆ ئەم دروشمە ئەەکەیت و پێشبینیەکانی تۆ بۆ یەکڕیزی چییە بۆ ئەم جارە بۆ بەدەستێنانی مافەکانی کورد لە بەغداد شتێکی زۆر گرنگە بڕوا دەکەم هەموو لە گەیشتونە تەقنەعات کە پێویستە یەکڕیز بن ئەجینە ناتوان نەکو پێش و بەردەوام بن ڕابردوو ڕۆیشت بەڵام دیسان پێویستە لەسەر ئەو بنەمای ئەو قسانێک کە کردمان ئەوانە خۆیان ئامادەکەن چونکە وەکو گوتم مەترسی بە تەنها عێراق نییە ئەزانی مەترسی بە تەنها عێراق نییە تەنها بواری خەبات پەرلەمانی عێراق نییە لەبەرەوەی ئێستا کە ئێمە دەزانی لە دەوروبەریشماندا مەترسی زۆر گەورەمان لەسەرە ئەزانی و تداخلاتی دەولی گەورە هەیە سووریا شەڕێکی گەورەی تدایە عێراق شەڕێکی گەورەی تایە داعش تاوەکو ئێستاکە هەڕەشەیە ئەمانە هەموو هەڕەشەیە زۆر جدین بێگومان بڕوا دەکەم حزبی کوردی گەیشتونە تا ئەو قناعەتە کە پێویستە یەکڕیز بن ئەمەش کارێکی باشە ئەگەر یعنی مەترسی نەمایە بڕوا دەکەم لەسەر کورد مەترسی نەمایە و مەترسی بەغداش نییە گۆڕانکاری گەورە بەڕێگایەوەیە لەو گۆڕانکاریانەدا ئێمە بەشی شێرمان بەردەکەوێ لە دەستکەوت لە داهاتوودا ئینشاءالله ئەو کاتێک کە بوو جارێکی دیکە باسی لێوە دەکەین دەستەکانت خۆش بێ ئارام عەلی چاودێری سیاسی کەلامان ئامادە بوویت میوان بووی سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ